العالمين والصلاة والسلام على رسوله الأمين ومن اهتدى بهديه واستنى بسنته إلى يوم الدين أما بعد داواکارم لخوای تعالى گرفتارەکان چارەسەر شفا بۆ نەخۆشەکانمان بنێرێت بەهۆی نزیکبوونەوەمان لە سەری ساڵی میلادیەوە جێخۆیەتی هەندێک ئەحکام و هەندێک ڕوودا و کە ڕوئەدا و ئیسلام قسەی خۆی هەیە لەسەر ئەم باسانە جێخۆیەتی ڕوونی بکەینەوە. بێگومان پێغەمبەر عیسا عەلەیهی السەلام یەکێک لە پێغەمبەرە گەورەکانی ئیسلام بەڵکو من الأولو العزم من الرسل یەکێک لە پێنج پێغەمبەرە گەورەکەی ئیسلام کە پێغەمبەر ئادەم و نوح و ئیبراهیم و موسا و عیسا و پێغەمبەر صلی الله عليه وسلم نوح و ئیبراهیم و موسا و عیسا و پێغەمبەر صلی الله عليه وسلم دیارە ئەم پێنجە ئولو العزمن. دیارە پێغەمبەر عیسا لە ئیسلامدا یەکێک لە ئوسوولەکانی ئیمان ئەوەیە کە ئینسان ئیمان بێنێ بەوەی کە پێغەمبەر عیسا پێغەمبەری خوایە بەڵام بەرامبەر رب العالمین عەبدە. بۆیە یەکێک لە فەرمودە صحیحەکان ئیشارەت بۆ ئەوە ئەکات کە هەچ کەسێک شایەتمان بڵێ لا إله إلا الله وأن محمد رسول الله وأن عيسى عبد الله ورسول. یەکێک لە مەرجەکانی ئیسلام بوونی مسلمانەوەیە کە باوەڕ بێنی بەوەی کە عیسا پێغەمبەری خوایە عەبدی خوایە چونکە لە ئێمە مەقامی بەرزترە کە رسول اللهە و هەروها بەرامبەر رب العالمین عەبدی خوایە. پێغەمبەر عیسا عەلەیهی السەلام یەکێکە لەو پێغەمبەرە بەرزانەی ئیسلام و هەروەها خوای گەورە مانەوەی باسی میلاد و لەدایکبوونەکەی بکەین پاشان هەندێک پرسیار لە گاورەکان بکەین کە چۆن بەم پێغەمبەرە جوانە بەم پێغەمبەرە نازدارە پێی دەوترێت ئەمە خوایە کوڕی خوایە نەعوذ بالله کە خوای گەورە لە قورئانە بە کوفر ناوی ئەم حکمانەی و ئەم باس و خواس و عەقیدانەی هێناوە. و هەروەها خوای گەورە دەربارەی هەندێک عائیلە و هەندێک کەس کەوا لەسەر زەویە خوای گەورە هەڵیانی بژاردووە و خوای گەورە خۆی دەزانێکی هەڵەبژێرێ. خوای گەورە لە قورئانە فەرمێ إن الله اصطفى آدم ونوح وآل إبراهيم وآل عمران على العالمين. خوای گەورە ئادەم و نوح و آل إبراهيم كنوي پێغەمبەران لنوي إبراهيم وآل عمران بنەماڵە و عائیلێ عمران کە عائیلەی پێغەمبەر عیسایە عائیلەیەک خوای گەورە هەڵیانی بژاردووە. هەر بۆیە دایکی مەریەم کاتێک کە لەبەر دینداری و تەدەیون و خواپەرستی خۆشەویستی بۆ خوای تەعالی نەزرەکات کە ئەو مناڵەی کە لە سکایەتی بیکات بە نەزر بۆ خوای تەعالی خزمەتی میحراب و کەنیسە و دیندار و خواپەرستانی پێ بکات. وإذ قالت امرأة عمران إني نذرت لك ما في بطني محررة. ڕۆکاتە خوای گەورە فەرمی خوای جان ئەوەی کە لە سکمایە ئەی کەمە نەزرێک بۆ تۆ بۆ خزمەتی دینەکەت و ئاوەدانکردنی ماڵەکەی تۆ ما في بطني ئەو کاتە سۆنە ڕشتی وانە بوو نەیانزانیوە کە ئەم مناڵە کچەیە کوڕە فەلەما وەضعتها کاتێک مناڵەکە دەبێت قالت ربي إني وضعتها أنثى. خوای جان من ئەو نەزرەی کردم ئەی هێنمە جێ بەڵام کچم بوو وەلەیسە الذەکەڕ کەلئونثا کچیش وەکو کوڕ نییە لە بواری خزمەتکردنی ناو خەڵک و ناو کەنیسە و کڵێسە و ئەوانە خزمەت کا و تێکەڵ خەڵک بێ و خەدەم و تێکەڵبوونەکە پیا و زیاتر دەتوانێت. بۆیە لە نێتی خۆیان کە ئەمە کوڕێک بێت و خزمەت ماڵی خوای پێ بکە بەڵام خوای گەورە والله أعلم بما وضعت. خوای گەورە باشە زانێ کە خێر و بەرەکەت لەم ئافرەتەدایە سڕێک لەم ئافرەتەدایە کە مەریەمەیە. کاتێک ئەم مەریەم عەلەیها السەلام کە خوای گەورە کە ئەهێنێتە دنیاوە بەڵام دایکی دوعایەکە کە فەرمی إني أعيذها بك ومن ذريتها من الشيطان الرجيم. خوای خۆی و زوڕیەتەکەی لە شەیطان بپارێزی. بۆیە مەریەم و عیسا لە شەیطان پارێزراون. مەریەم کە گەورە ئەبێت و لە میحراب و لە معبەدا خزمەتی خەڵک دەکا و خزمەتی ماڵەکە پاک دەکاتەوە و ئەو جێگەی کە جێ عیبادەتە و کڵێسێ بچیە
خزمەتی ئەو خەڵکە دەکا فاتخذت من دونهم حجابا جێگەیەکی تایبەتی و ژوورێکی بۆ خۆی دروست کرده بوو کە ئافرەتێک كانت من القانتين پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ یەکێک لە ئافرەتە کامڵەکانی سەرزەوی مەریەمە دایکی عیسایە ئافرەتێک لە منتهای پاکیە لە منتهای خواناسیە لە منتهای عیبادەتە عیبادەتی خوای گەورە دەکرد و خوای گەوری بە گەورە دانا وكانت من القانتين فاتخذت من دونهم حجابا كاتك بي اگا خوای گەورە وەکو تاقیکردنەوەیەکی گەورە مەریەم تاقی دەکاتەوە بەوەی کە بەبێ پیا و مناڵێکی پێ ئەبەخشێت هەم تاقیکردنەوەیەکی گەورەیە بۆ مەریەم هەم معجزەیەک و ئایەتێکە بۆ دەسڵاتی خوا کە من ئەوە لە دەسڵاتمایە چۆن ئادەم لە خاک و خۆڵ دروستم کرد حەوام لە ئادەم خەلق کرد مەخلوقات چوار جۆرە جۆرێکیان بەبێ دایک و باوکەوەکو ئادەم جۆرێکیان لە پیاوەکەی بۆ حەوایە خولقت من ضلع الأيسر من ئادەم عیسایش لە دایک بۆ باوکی نییە باقی بەشەریەت لە دایک و باوکن إني نذرت لك ما في بطني محررا كاتك بيئقا خواهي قولا جبريل دنيري بولاي مريم فتمثل لها بشرا سويا خويا كاتي إنسانك ديت جوره بولاي أمش عفرتك باكا فرمي أعوذ بالرحمن منك إن كنت تقيا أقل أخوة ترسي وخوة ناسي إيرت شولك وبرو أيش ضليت جبريل لسرشي إنسانك ضليت إنما أنا رسول ربك من يردراوي خواي قورم هاتم بولايتو لأهب لك غلاما زكيا هاتم نالك باكت في بخشم مريم كباسي منال دكا زور بيسيرة قالت أن يكون لي ولد شون بمن منالا ببي لكاتك ولم يمسسني بشر من الشم كردوا كز دسي بيو نداوم ولم أكن بغيا من داين بيز نيم جبريل عليه السلام بيدا فرمي كذلك قال ربك فرماني خوايا بويا فودك بيقي كراسكي مريم أو الروح عيسى جيجي دبي لسكي مريم باشان بمدي نوما أم آفرت بهوي حجاب وخوبوشين ومانوا سككي ديار نابت حتى أو كاتي كواكاتي من البون كيده فأجاءها المخاض إلى جذع النخلة مريم كاتي من الآزار من البون سري لددا شارجي ديالو الرؤكات دشتيكو تاكو لبن دار خرمايكا داء شبوي من على كيبت ليربوتشي كفلسطين بزيتون وبهنجير مشهورة والتين والزيتون بلام مريم أتشبو بندار خرمايك خرما باشتين شتبو آفرتي زيستاني هم يعني هم بو قشو نماي يعني دروس كردني الشير وهم بو تقلص عضلات رحم كومل فوائد تريها بويا أتشل بني أو دار خرمايا آزاري من البون ريتي أكاد ألي رهاوارك مريم دعاك يا ليتني كنت نسيا منسيا تكبير هم آزاري هي هم آزاري معنوي كأمنالم ببي كمنالم بو شون فضيحتك شون ربك مخلق بليم چی أمنال لك شو دروز بو چی بليم هم آزاري ناخ و آزاري لا شرويتي أكرت وتي خوايا خوزقا منيش وق أو مخلوقاني كوا هاتنا سرزوي ورشتن لدنيا ناوي أنما خوزقا منيش نسيان منسيا لبيري خلق بشوايم وبمر دايم خوزقا من هنا بوايم نسيان منسيا لبيري خلق شان نمايم بلام خواهي قولة سريك ايوت مريم هر بمينيت وآية معجزيك لسردسي الربدا كأبيش درزبوني عيسى عليه السلام كيشك لأولو العزم كآزار بردوام هستي بي اكاو تاوكو منالك أبي لدايك فناداها من تحتها لرواية الشعبة فناداها من تحتها يعني أو من عليك
لە دایکە بێ وێشتا لە بین قاچایەتی دێتە قسە و یەکەم معجزەیە کە مناڵێکی ساوا تازە لە دایک بووە بانگی دایکێکا دایجان لا تەخافی ینی هیچ خەم و پەژارەت نەبێت خوای گەورە سڕێکی لەم کارە دایکیان بێخەم بە وهزي إليك بجذع النخلة خوای گەورە ئیلهامێکە خاتە دڵی مەریەمەوە وهزي إليك بجذع النخلة ڕەگی دارخورما بە پیاوێکی لەش ساغ ناجوڵێ ئافرەتێکی زەیستانی چۆن نەتوانێت ڕەگی دارخورمایەک بجوڵێنێ خورماکە لە دارەکە بکەوێتە خوارەوە جامە چەند قەزەیەکی تایە هەندێک ئاهلی تەفسیر دەڵێن دارەکە وشک بووە دارەکەی جوڵانەوە خورما بەرەوە بوو بەڵام ڕێی ڕاجح ئەوەیە دارخورما کاتی مانگی هەشتنۆ بوو بۆیە خلاف هەیە و ئەم میلادەی ئێستا کە دانراوە 24 مانگ 24 کانون الأول کە مانگی 12 ئەکات ئەمە ئەسڵەن عیدی میلادی عیسانی عەلەیهی سەلام بەڵکو عیدی میلادی یەکێک لە ئیمپراتۆرەکانی مەقدۆنیای منطقەی قوستەنتینیە کە ویستوێتی عید میلادەکەی خۆی بکاتە هی عیسا و تەعزیم بکرێ و بە درێژایی مێژوو بمێنێتەوە قورئان ئیشارەت بوو ئەکا کە لە مانگی هەشتنۆیا بووە دنیا گەرم بووە لەو کاتا خورما پێ ئەگا وهزي إليك بجذع النخلة ئەو دارخورمایە کە خورمای پێ کە دەستی برد وەکو سەبەبێک تا ئەو دارە بجوڵێنێ و خورما بەرەوە بێت خۆخوای گەورە دەیتوانی خۆی بیبارێنێتە سەریا بەڵام ئیشارەتێکە بۆ ئێمە ئیماندار لكل شيء سبب هەموو شتێک سەبەبی خۆی هەیە بۆیە ڕێگا سەبەب بگرە بەر تەوەکل کە سەرخوای تەعالا و بپاڕێ لە خوای گەورە بەرەکەت کاتە کارەکان و ئیشەکانتەوە بەڵام سەبەب ئەبێ بگریتە بەر بجذع النخلة تساقط عليك رطبا جنيا خورما هات کە هاتە خوار و لە خورماکەی خوارد و لە ئاوی خوارد ئاو خورما بۆ ئافرەتی زەیستانی زۆر زەرورە و سووری زۆر پێ ئەگەیەنێت پاشان فأتت به قومها دوایەوە کە مەریەم ئەبینێ مناڵە قساکە معجزەیەکی ئیلاهیە هەلە سەرەتاوە کاتێک جیبریل دێ بۆ لای دەڵێ تۆ منداڵێکت دەبێ اینجا مناڵە قسەی کرد هەڵی دەگرێ و دەهێنێ بۆ ناو بەنی ئیسرائیل پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ ئین بەنی ئیسرائیل کان قوما بهت قومێکی بوختانچی بوون لە خۆ ڕابوختانیان دەکرد نەخواست کەسێک مناڵێکی پێ بێت کە هاتە ناو شارەوە خەڵکە کە ئەیان بینی هەر یەکە ڕایەکرد کەسانی تری ئاگدارە کردەوە تاوەکو گەورە پیاوان و خەڵکەکە و بازار کۆبوونەوە هاتن بۆ دەوری مەریەمە شەرمیش دەکەن لە مەریەمە کە ئافرەتێکی بەتول و داوێن پاک و عابد و خواناس لە عایلێکی مبارەکی پیرۆزی ئەهلی تەقوا و ئەهلی خەیر بنەماڵێکی باش وەلی و دۆستی خوان وتیان یا مەریەم ما كان أبوك امرأ سوء باوكت بياو خراب نبو وما كانت أمك بغية بخوان دايك شدان بيز نبو ها معنا أمتسيا أما إشارتك بيتي بقى كأمانتهم يكوبوتو سيدي مريم دكات مريم منالك دادني ودف فأشارت إليه لو كاتها الرجو قلتن بقسنا كردن بوا قسمتي بس إشارتي كربو منالك فأشارت إليه وكان أي مريم كيف نكلم من كان في المهد صبيا شوني مقسلة سنالي سربيش كبكي أمت شيء إشارة بوك شيء قال إني عبد الله لو كاتا عيسى عليه السلام بزماني شي باراو وتي إني عبد الله آتاني الكتاب وجعلني نبيا وجعلني مباركا أينما كنت وأوصاني بالصلاة والزكاة ما دمت حيا وبرا بوالدتي ولم يجعلني جبارا شقيا بيغمر عيسى بزماني باراو وتي من بندي خوام يكم قسة نود أنا ابن الله ويهمو قاوركاني دنيا باب زانا عيسى قري خواني نعوذ بالله بيغمر خوايا يكم قسة شي لسر زويا وابوا لدواء أويك مجدك أداة الدايشي دي يكم قسة بو قومك إني عبد الله
آتاني الكتاب وجعلني نبيا. خواهي قول أم كتاب بودا أبزيني من